ئازانم سڵاوتان لێبێ یەکێک لە پارێزگا جوان و دیارەکانی باشووری کوردستان پارێزگای هەڵەبجەیە یاخۆت پارێزگای هەڵەبجەی شەهید کەویش لە تازەترین تەمەنیدا کەوا بووەتە پارێزگا بەڵام ڕۆژگارێک وەکو شارێکی کۆن قەزایەکی کۆن وێزگە و ئاوەدانێکی کۆن ناوێکی دیار لە مێژووی ژیان و ژیاری کوردستانی باشوور و کوردستان بە شێوەیەکی گشتی ئەگەر بزانین هەڵەبجە بۆچی پێدەوترێ هەڵەبجە یاخود ئەو ناوە لە کوێوە هاتووە ڕەنگە بۆ چوونەکان لەسەر ناوی هەڵەبجە تۆزێک نزیک من لە یەکە و وەروەها زۆریش بن بە شێوەیەکی گشتی ئێستا پارێزگای هەڵەبجە ئیزافەیەکی هەیە پاشگرێکی هەیەویش پێوتێ شەهید مەبەستیش لەو کارە ساتەوەکەوە لە ساڵی 1970 بەسەری داهات و 5,000 هاوڵاتی بێگوناهی و سڤیلی هەڵەبجەی شەهید بوون و بوونە قوربانی بۆیە وەکو شارەکە شەهید کرا بۆیە ناوی شارەکە پاشگری شەهیدیشی بۆ زیاد کرا بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر باز لە وشەی هەڵەبجە بکەین بۆ چوونەکان زۆرن لەسەر ناوی هەڵەبجە بەشێک لەو بۆ چوونانە پێیان وایە هەڵەبجە لە هەڵۆ بەچەوە هاتووە ڕۆژگارێک لەبەر شوێنە جوگرافیایەکەی جۆرە باڵندەی هەڵۆی زۆر لێ بووە پڕی بووە لە بەچکەی هەڵۆ بۆ یوتیانە هەڵۆ بەچەکانی ئێرە یاخود هەڵە بەچە بووەتە بە هەڵەبجە بۆ چوونێکیش هەیە دەڵێن نەخێر لە کۆندا یەکێک ئێرە یاوەدان کردوێتەوە ناوی هەڵۆ بووە بۆیە هەڵۆ ناوەکە هەر بووەتە ناو بوو هەڵۆبەک بووەتە ناوێک بۆ شاری هەڵەبجە بەم شێوەیە بۆ چوونێکی تریژێ هەر لەسەر ناوی هەڵۆ دەڵێن هەڵۆخانی ئاردەڵانی میری مینشینی ئەردەڵانیەکان گرنگێکی زۆری بە هەڵەبجەدا و ئاوادانی کردوێتەوە هەر بۆیە ناوی هەڵۆخانی ئەردەڵانی بڕاوەوە باڵای ئەم شوێنە جوگرافیایە و بۆیە بێرە دەوتراوە هەڵۆجا واتە شوێنەکەی هەڵۆبەک دواتر بۆ بە هەڵەبجە هەنێکیش دەڵێن هەڵەبجە لەبەرەوەی ئاوێکی سازگار و شیرینی جوانی هەیە و وەروەها میوەجاتێکی زۆری هەیە هەر کەسێک ڕۆژگارێک ڕێکوتێتە هەڵەبجە و ئەوەندە پێی سەرسام بە و تویانە عەجەب جایەکە یعنی عەجەب شوێنێکە بە تایبەت ئەو گەشتیارانەی کەوا لە نێوان ڕۆژهەڵات و باشوور یاخود لە نێوان ئێران و عێراق سەردانی هەڵەبجەیان کردووە لێرە یا تێپەڕیون بێگومان ئەکۆتا پارێزگای سنووریە وتیانە عەجەب جایەکە یان عەجەب شوێنێکە و عەجەب جایە بووە بە هەڵەبجە بۆ چوونێکی تری هەیە لەسەر ناوی هەڵەبجە ئەویش ئەڵێن سوڵتان ئالب ئەرسەلانی سەلجوقی کەوا ڕۆژگارێک سوڵتان و ئەمارەتی میری ئەردەڵاهینە سەلجوقیەکان بووە ئەویش گرنگی بێرە داوە ئێرە ئاوادان کردووەتە وتیانە شارەکەی سوڵتان ئەلب ئەرسەلان دواتر ئەلەبجاکە ئەلب ئەی ئەرسەلانەکە گۆڕاوە بۆ بە هەڵەبجە بۆ چوونێکی شەیە دەڵێن شەباهەت و وێنایەکی زۆر لە نێوان هەڵەبجە و حەلەبی سووریادا هەیە ئەو گەشتیار و ئەو تیجارانەی کەوا لێرە یا گوزەریان کردووە وتیانە ئێرەش وەکو حەلەبە وەکو جایەکی شوێنێکە وەکو حەلەب بۆیە حەلەبەکەی سووریا گوازراوەتەوە بووە بە حەلەبی کوردستان و لێرەش هەڵەبجە وەکو حەلەبێکی ئێرە لێ هاتووە بەڵام بە شێوەیەکی گشتی جا زیاتر لە زمانی فارسی بەکاردێت عەجەب جایی است یعنی ئەو جا ینی مەبەست لە شوێن بەڕاستی شوێنێکی سەرنجڕاکێشە ئەم جایە جا ئەگەر بۆ ئەوانەی بوو بێ کە باسمان کردواتە هەڵۆجا بوو بێ هەڵۆ بەچەجا بوو بێ یاخود جێگەی ئەلب ئەرسەلان بوو بێ یاخود حەلەبجا بوو بێ وەکو شوێنێکە وەکو حەلەب ئەو جایە زیاتر تەسیری زمانی کۆنی ئێرانی لەسەر بووە بە شێوەیەکی گشتی ئێستاکە هەڵەبجا یەکێکە لە پارێزگا شیرین و جوانەکانی ئەم نیشتیمانە و ئاوەدان بێ ئەم بۆ چوونانەش لەسەر ناوی هەڵەبجا هات.